بەناوی خۆی گەورە میهرەبان لە هەر جێگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستیمەتان ئاراستە بێ بینەرانی بەرنامەی پەیامیتەوە و کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ کامێرەمانی هاوکارم کۆسار پەیوەند پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدیەوەی پەیامی ئەم جارەشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان لەم بەرنامەیەدا باز لە شەوگارە درێژەکانی وەرزی زستان دەکەین. هەمومان دەزانین لە وەرزی زستاندا شەوگار زۆر درێژ دەبێت، بۆیە دەپرسین گرنگە ئەو کاتە دوور و درێژەی شەو بە چیەوە سەرخاڵ بکەین؟ ئایا تۆی هاوڵاتی ئەو کاتە زۆرەی کە لە شەودا لە بەردەستدایە خۆت بە چیوە سەرقاڵەکەی؟ ئایا عیبادەتی تێدا ئەنجامەدەی؟ ئایا کتێبە خوێنیتەوە، سەیری تەلەڤیزیۆن ئەەکەی، سەردانی ماڵان دەکەیت، خەڵک دێنە میوانیت؟ بابزانین هاوڵاتیان سەبارەت بە شەوگاری درێژی زستان چیمان پێ دەڵێن و تا چەند ئاسوودان لەگەڵ ئەو کاتە زۆرەدا. لەگەڵمانە بن بۆ گواستنەوەی پەیامەکان فەرمونون. کاک حاجی خۆ دەزانی شەوگاری زستان زۆر و دوور درێژە. تۆ شەوان بە چوە سەرقاڵەبی لە شەوگاری زستاندا؟ ئەوکوێ درەنگێک سەیری تەلەڤیزیۆن و بەرنامە و بەزم و ڕێزمەکەم و دواییش خەوم و ئەنجا پیریش خەوی ناخۆش کردووە، دەمێ سەری وێشێ، دەمێ پشتی وێشێ، دەمێ قاچی وێشێ، لێزڕێ ئەنجا خەفەتی زروفیش لەولاوە بوەستێ. ئەوە بردووە کاتی خۆی ڕەنگە تۆ لە لادیا زۆر ژابێتی چۆن شەوگاری زستاندا بەڕێک کاتی خۆی زۆر خۆش بوو. کاتی خۆی ئێمە لە دیەکدا نوشین هەموو بە یەکجار لە جستانە ئەچوینە ماڵێک لەوێدا نیشتین، کڵاوێنمانە کرد، یاریمانە کرد، قسەی خۆشمانە کرد، هەتا ئەوەکوێ نیوە شەو خەریک بووی. ئەو کاتە خۆشتر بوو لە ئێستا. ئێستا هیچ شتێک نەماوە، ئێستا کەس نابینێ. باز لە شەوگارە درێژەکانی وەرزی زستان دەکەین. وەڵام شەوان سەیری تەلەڤیزیۆن و هەواڵ هەر ئەوشتان ناکەین. ئەو کەسانی کە زیاتر ڕوو لە دینن تێگەی بە زیکر و بە غافڵ بوون بە زیکری خوانە بەڕاستی دڵەکان ئارامەکان. ئەپیریش خەوی ناخۆش کردووە. جاران یاریەکرا لە ماڵان، کڵاوێ نەکرا، ئەم شایسە ئەو شتانە نەماوە. وڵا زۆربەی کاتەکان هەر ئەوەیە میوان ئەگە میوان بێ لەگە میوانەکانە دانیشت و میوانت نەبێ لەگە مناڵەکانە. وەختی خۆی بە شەوچەرە و میواناری و سەردانی یەک و ئەبە و شێوازە بەڕێکراوە، یان سەردانی ماڵانێک یان برادەرێک یان چونە دەرەوەیەکە هەرو شانەوان. من زۆربەی کات بە شەعر نووسین خەریکە بم، یان ئەگەر یاریم هەبێتم بۆ یاریەکەم و غەرینش بێ لای شتەکانمەوە بم. بەڕاستی شەوگاری زستانی ئێستا لەبەر کەمی کارەبا نازانی بە چیەوە مەشغوڵ بیت، بەڵام ئەوەندەی کە هەیە و کاتانەی کە کارەبای یا کارەبای مۆلیدا هەبێت زیاتر متابعی ئەخبارەکانەکەین. چکە ئەمڕۆ زروفەکە زیاتر خەڵق پەرۆشی ئەوەیە کە بزانێ گۆرانکاریەکان چی بەسەر دێت. ئەی تا چەند لەگە خوێندنەوەیە سەرخاڵی؟ وەڵی تا ڕێژەیەکی کەم کەم بۆ زانین کەمە ئەرە وەڵڵا یەک تەمەنەکەی و دووش بەڕاستی تەکنۆلۆژیای ئێستا ئەنتەرنێت و ئەمانە کاراسانیەکی کردو وەک جاران پەنا بە کتێب بەریت. باشە بە عمری بەڕێزێت ساڵانی ڕابردوو کارەباش نەبوو، بەڵام خەڵک تا ڕادیەک بە شەوگارە دوور و درێژەکان ئاسوودەتر بوو، کاتی لە بەردەست هابوو زیاتر خۆشی زیاتر چێژی تێدا بینی. ئێستا و چێژەی جاران ماوە نەخێرنەوە لاو چێژەی جاران نەماوە. شەوان کۆمەڵی پیاوی گەڕەکەوە بنوات ماڵەکەی بەڕێزت هاتن کاتی خۆش نامەساگە کارباش نەبووە کاتان بەڕێە کرد، بەڵام ئێستا ئەوە نەماوە زانی. بەخواسان عیلاقاتە کۆمەڵایەتیەکان پەیوەندی کۆمەڵایەتیەکان لاواز بووە، زۆر لاواز بووە، وەکو جاران نەماوە. جاران مەسەلە هەم کەسایەتی هەم خزمایەتی هەم دراوسەیەتی پێگەیەکی بەرزی خۆی هەبوو لەناو کۆمەڵی کوردەواریە، بەڵام بەداخۆ وردە خەریکە دێتە خوارەوە. دەژوترێ شەوگای دروزستان بۆ عیبادەت زۆر کارێکی باشە، کارێکی زۆر خۆشە، چکم شەو ئەخوێت لە نوێشەدا هەڵەسێتەوە تێرخەو ئەبێ دەدەی کوردوەتانیاڵێ بۆ عیبادەت شتێکی زۆر باشە شەوگاری زستان. ناجا بە دڵنیاییەوە وایە، بە دڵنیاییەوە وایە، چونکە تۆ ئەو کەسانی کە زیاتر ڕوو لە دینن تێگەی بە زیکر و بە غافڵ بوون بە زیکری خوانە بەڕاستی دڵەکان ئارامەکات. ئەو کات خۆشتر بووە ئێستا شەوەکانی ئەو کاتیا ئێستا؟ نا شەوەکانی ئەو کات زۆر خۆشتر بوو لە ئێستا، زۆریش خۆشتر بوو نەکرد زۆر. شەوانی زستان خۆ دەزانین زۆر دوور و درێژە وایە؟ بە چیوە سەرقاڵە بیت؟ وەڵا بە دووەمینەوە خەریکی دووەمینەکردنی. بۆ ئەیجا چی بکەین؟ کار و کەسابەت نییە و خوێنیتەوە؟ نەبەخۆ
خوێندنەوە بینە نییە کورێنەوە ڕاجای سپای چی خوێندنەوە دومینی سپادەی چییە؟ وەڵی دەوێت شەوەکەی پێ کوژینە ئینای سپایی نییە وەڵاویش چەند گرنگە شەوەکانی زستان بە شتێکەوە سەرقاڵبی کە سوودێ پێ بگەێنێت لانی کەم ئارامە بکاتەوە بەڵێ بەڵێ وەڵی زەرورە بەس خۆلە کۆمەڵگەیمەوە ئیسپایی نەماوە خوێندنەوە بینی مامۆستا و عزیان ناوایە و ئیدی بۆچی بخوێنین بڵێ شەوان میوان دێتە سەردانتان جاران خەڵک ئەهات خەڵک جاران زۆر ئەچوو بۆ ماڵان چەند پیاوێک لە ماڵێکا کۆ بوونەوە و کاتێکی خۆشیان بەسەر بەرە ئێستا تۆ لەکوێژی لە گۆژە بەڵێ خوێندی کۆمەڵاتی لەو گەڕی گۆژێت چۆن وا باش نییە بەزی دەر بۆ خۆمان پێ ڕێکی دۆمینەتی شەواناچی ماڵێکتر و تاوەژنانە وەڵاو و جاران خەڵک نایە بڕوە کە ئەچتۆ ماڵەوە کاتێکی زۆرمان لە بەرەسا لە زستانانە بە چیوە سەرقاڵی وەڵی سی تەمسیلەکەم سێری بەرناماکە تەلەفزیۆن لەگەڵ تەلەڤیزۆن لەگەڵ خوێندنەوە بینێت چۆنە چون دەوترێ شەوانی زستان بۆ خوێندنەوە زۆر کاتێکی زۆر باشی لە بەدەستایە وەڵی زۆر بەکەمی خوێنمەوە لەبەر تەلەڤیزۆن وش پێم ناکرێت هەیە بۆمە بە عیبارەتەوە خۆی سەرخاڵەکات بەڵێ وایە خۆ دەزانی شەوگاری زستان زۆر دوور درێژە جەنابتان بە چیەوە سەرقاڵن شەوان چی ئەکەن وەڵا شەوان سەیری تەلەڤیزۆن و هەواڵ هەر ئەوستاناکەین ئەی تا چەند بە کتێب خوێندنەوە سەرقاڵی تا چەند بە عیبادەتە سەرقاڵی تا چەند بە سەردانیکردنی خەڵکەوە سەرقاڵی بەکەمی زۆر بەکەمی زۆر بەکەمی سەردان زۆر ناکەیت ناوەڵا ئەیکەین بەس بە زۆری بە ڕۆژ ئەیکەین بە ڕۆژ سەردانیمانە و شەوان لە ماڵ ساڵانی ڕابردوو پەیوەندی کۆمەڵاتی نێوان خەڵک زۆر بەهێز بوو خەڵک لە ماڵانە کۆ بووە کاتی خۆشیان بەسەرە بەر تا چەند هەستەکە ئێستا و پەیوەندیە نەماوە وەڵاسا زۆر کەم بۆ پەیوەندەکانی کە ئەچی بۆ ماڵیانی وەکو بیارێکی قورسایك لەسەر گیانتە وا سەیرەکەی کەمترین حەزەکەی ئامسۆ ڕەوت هەیە شتی وا زۆر کەم بوو کاتەنی کە مرۆڤ تەنیایە لە ماڵەوە هەز ناکەی کاریگەری دەرونی خراپی لەسەر دروستە بێت کەسێک نەقسێ لەگەڵا گفتوگۆی لەگەڵا کات وەک دەوترێت جاروایە ئەوە بێتاقەتی شەڕ لەگەڵ خۆتە ئەوە ئەوە خراپترین شتە گۆشەگیری شتێکە لە ئەنی نەخۆشیێکە لە نەخۆشیێک کوشندەکان کە تۆ لە ماڵەدا ئەنیشی و کەس نیە قسەی لەگەڵاکەی بەڵام تر ئمڕۆژە تۆزێ خەڵک بەهۆی تەلەڤیزۆن و فەیسبوک وەم شتانەوە خەڵک تۆزێ بەوە مەشغوڵە بێ ئەوەیە لە ماڵە ئیدارە ناڕەحەتەکە دانیشی بەتەنیا باز لە شەوگارە درێژەکانی وەرزی زستان دەکەین. وەڵا شەوان سەیری تەلەڤیزۆن و هەواڵ هەر ئەوستاناکەین ئەو کەسانی کە زیاتر ڕوو لە دینن تێگەی بە زیکر و بە خافر بوون بە زیکری خوانە بەڕاستی دڵەکان ئارامەکان ئەپیریش خەوی ناخۆش کردووە جاران یاریەکرا لە ماڵان کلااو کلااوێ نەکرات ئەم شایسە ئەو شتانە نەماوە وڵا زۆربەی کاتەکان هەر ئەوەیە میوان ئەگە میوان بێ لەگە میوانەکانە دانیشت و میوانت نەبێ لەگە مناڵەکانە وەختی خۆی بە شەوچەرە و میواناری و سەردانی یەک و ئابە و شێوازە بەڕێکراوە یان سەردانی ماڵانێک یان برادەرێک یان چونە دەرەوەیەکە هەرو شانەمان من زۆربەی کات بە شەعر نووسین خەریکە بم یانەگەر یاریم هەبێتم بۆ یاریەکەم و غەرینش بێ لای شتەکانمەوە بم شەوگاری زستان زۆر دوور درێژە جەنابە بە چی و سەرقاڵەبی لە شەوگاری زستانە چی بێ مەشغوڵتەکە شەوانە باسی جارانەکە یا ئەم سەردەمە با باسی ئێستا بکەن دوچینەوە ڕاوە وەڵی ئەم سەردەمار خەریکی فەیسبووکین چی بکەیت هیچ شکارێکمان لەگە خوێندنەوە بێنە چۆن هیچ وەڵا خوێنەواریمان زۆر کەمە بەس ناخوێنەوانێ لەگەڵ خەڵکە لە سەردانی خەڵکە چۆنی خەڵک دێدە سەردانتان تۆچ لە سەردانی خەڵک جاران خەڵک کۆ ئەبوویەوە لە ماڵانە کاتی خۆشیان بەسەرە بەر ئێستا ئەو شتە ماوە خۆی بەعام ئەو هاتوچۆیە کەم بۆتەوانێ نەک لە منەوانێ لە عامەوە کەم بۆتەوانێ تر جاران یانکە باسی جاران بکەی جاران یاریەکرا لە ماڵان کلااو کلااوێ نەکرات ئەم شایسە ئەو شتانە نەماوە ینی نە ئەو شتانە نەماوە وڵا زۆربەی کاتەکان هەر ئەوەیە میوان ئەگە میوان بێ لەگە میوانەکانە دانیشت و میوانت نەبێ لەگە مناڵەکانە ئەبێ کاتێکی شتە بێ بۆ بەسەربردنی ئیشی کۆمپیوتەرە ئیشی ئەتەرنێتە و ئیشانەیەکەیەتە بەدەمە ناچەند بە خوێندنەوە سەرقاڵی وڵا ئەو زۆر ئێحتیمامم نایەوە بە خوێندن بە خوێندنەوە بەو شێوەی کە معجیبم بەوەی کە بەدایم خوێنمەوە بەڵامی تەوەیش هەیە تۆ کە متابعەیە ئینتەرنێتێکت ئەخوێنیتەوە لە ئینتەرنێت
بەس بەو شێوە نییە کە بە دایمی کاتەکە تەرخانکەم بە خوێندنەوە. دەوترێت شەوگاری زستان زۆر دوو درێژە هەیە بە عیبادەتکردن بە سەریابات هەیە بە خوێندنەوە هەیە بە سەردانیکردنی چێتە میوانی بۆ ماڵی خەڵک. ئەمانە تا چەند گرنگن بۆ مرۆڤ بۆی لە تەنیایی و لە گۆشەگیری و لە بێتاقەتی بیپارێزێت. هەموو شتێک زۆر ئەساسە. ئێستا ئەگەر تۆ بەراوردی کە ئێرە لەگەڵ ئەوروپایە کەسانێکی زۆر کەمە کە تووشی خەمۆکی ببێتن ئێرە لە ئەوروپا لە بڵێم لە 25 ئەناڵێن بەدەست خەمۆکیەوە ئەمە چییە؟ سەردانی یەکترین ناکەن و دایم گۆشەگیرین لە ماڵەوە بەد متابعی بۆ نمونە بەس ئەنتەرنێتەکەن یان شتێکەکەن دایم زۆربەی کاتەکانیان لە ماڵەوە بەڵام مەفروزە تۆ کاتە هەبێ بۆ سەردانیکردن کاتە هەبێ بۆ عیبادەت کاتە هەبێ بۆ هەموو شتەکان کاتی خۆیە ناتوانێت بەداخەوە زۆربەی گەنجەکانمان هەموو کاتەکانیان تەرخان کردەوە بە ئەنتەرنێت ئەبێ بڵێ لە 24 ساعتەکەیە 15 ساعتی داناوە خەریکی ئەنتەرنێتە ئەویکەی داناوە بۆ خەو. تا چەند گرنگە مرۆڤ دەوترێت بە سروشتی خۆی بوونەوەرێکی کۆمەڵایەتیە تا چەند گرنگە مرۆڤ لە سەردانیکردنی چواردەوردا نەبڕێت. ئێمە ئەگەر گەڕێنەوە بە کولتوری خۆمان شتێکی زۆر جوانی ئەوەی ئەومان لە بیرەکە تەنانەت عیلاقەیەکی گەرممان هەبوو لەگە دراوسەکانیشمانە نەک هەر کەسایەتی و خزمایەتی ئەوە لە دینیشە باسی ئەوەکە کە تۆ بێ یەکێک لەو شتانەی کە عمر درێژەکایان تەمەەن بەرەکەت تەیەکە ئەویش سەردانیکردنی کەسوکارە سیلێ ڕەحمە مەفروزە هەبێ. شەوگاری زستان کاتێکی زۆر ئەخاتە بەردەستی مرۆڤەکان بە جۆرێک کەسانی وامان هەیە بە تادی بە تەمەنەکان لە دووسێت چینە خەوم هەڵەستمەوە هێشتا هەر ڕۆژ نابێتەوە. ئەم کاتە زۆرەی شەوگاری زستان لە دێر زمانەوە باوباپیرەمان زۆر کات بۆ عیبادەتکردن بەکارێن هێناوە. شەوان دوای نوێژی عیشا خەوتون دواتر لە نیوەی شەودا هەستاونەتەوە و شەو نوێژیان کردووە. زۆربەی بە تەمەنەکان ئێستاشی لەسەر بێت شەوگاری زستان زۆر بەخۆش و بەباشە زانن بۆ چێژی زۆری لێبێنن لەبەرەوەی هەم تێرخەوە بن هەم توانای یاخوا بڵێن کاتیان لە بەدەستای بۆ عیبادەتکردن. هەندێکی دیکەمان هەبوو لە ڕابردوودا ئەو کاتەی پێشەوەی ئەنتەرنێت و فەیسبوک و شت بێتە ئاراوە بە کتێب خوێندنەوەوە کاتی بەسەر دەبێت کتێبی دەخوێندەوە ڕۆمانی دەخوێندەوە چیرۆکی دەخوێندەوە بابەتی ئاینی دەخوێندەوە ئەو کتێبانەی ئەڵبەتە کە خۆی حەزیلەی بووە. سەردەمی ئێمەمانانیش ئەو کاتانەی کە دڵمان بە خوێندن خۆش بوو ئەو کاتانەی کە چاوەڕێمانە کرد لەم وڵاتەدا بەشێک تەواو بکەین و دواتر لە دام و دەستگایەکی حکومەتە ببینە فەرمانبەر و خزمەت بکەین خۆمان بە خوێندنەوە سەرقاڵە کرد واتە شەوانە وانەمان دەخوێن بۆ کاتی تاقیکردنەوەکان تاکو تێدا سەرکەوتوو بین. وا هەندێک کەسیشمان هەبوو بە یاری و گاڵتۆگەپی کوردەواریەوە دەچوونە سەردانی ماڵان و ئەوانیان ئەکرد و چێژێکی باشان ئەبینی بە قەناعەتی خۆیان. بەڵام لە ئێستادا ئەوەی کە بەدی دەکرێت ئەوەی کە خەڵک باسی لێوە دەکات لە ئێستادا تەکنەلۆجیا و تەلەڤیزیۆن زۆربەی کاتەکانی مرۆڤەکانی داگیر کردووە بە جۆرێک وای لە مرۆڤ کردووە سەردانیکردنی زۆر کەم کردوتەوە بە جۆرێک وای کردووە کە سیلەی ڕەحمی پچڕاندووە بە جۆرێک وای کردووە کە مرۆڤی تووشی دڵڕاوکێ کردووە بەهۆی ئەوەی کە شەوانە کۆمەڵی هەواڵی نادروست و ناڕاست و هەواڵی دڵتەزێن بڵاو ئەبێتەوە لە دەستەکانی ڕاگەیاندنەوە. وەسیلەی ڕەحم و پەیوەندی کۆمەڵاتەکانیش بەڕاستی زۆر پچڕاوە زۆر کەم بۆتەوە وەک کولتوری کتێب خوێندنەوەش لە کوردستاندا بەداخەوە خەریکە بەرەو لە ناوچوونە ڕوات. بۆیە لە ئێستادا خەڵک تا ڕادەیەک ئەتوانین بڵین زۆر سوود لە کاتە دوور و درێژەکانی زستان و شەوانی زستان نابینێت لەبەرەوەی کە لە ڕووی ئابووریەوە بژێوی ژیانی وای لێ هاتووە ئەوەندە سەرقاڵە بەبێتکردنەوە لە بژێوی ژیان و ئابووری ڕەنگە تااقەتی ئەوەی نەبێت کە دانیشێت عیبادەت کات یاخود بنمونە کتێبێ بخوێنێتەوە یاخود بۆمە سەردانی ماڵام بکات. بەداخەوە سەردانیکردنی زۆر کەم بۆتەوە کامەیەکێکە لەوە کارانی کە مرۆڤ تووشی تەنیایی و دڵڕاوکی و خەمۆکی دەکات دواتە تووشی حاڵەتی دەرونی دەکات. بۆ ئێمە هیوادارین ئەو کولتورە جوانێک لە ڕابردووەوە بگەڕێتەوە و خەڵک چیتر لە گۆشەگیری خۆی بە دوور بگرێت. زیاتر بەردەوام دەبین سەبارەت بە شەوگارە دوور درێژەکانی زستان
بابزانین هاوڵاتەن چیکەمە پێ دەڵێن لەگەڵمانە بن زیاتر بەردەوام دەبین باز لە شەوگارە درێژەکانی وەرزی زستان دەکەین. وەڵام شەوان سەیری تەلەڤیزیۆن و هەواڵ هەر ئەوستاناکەین. ئەو کەسانی کە زیاتر ڕوو لە دینن تێگەی بە زیکر و بە خافر بوون بە زیکری خوانە بەڕاستی دڵەکان ئارامەکان. ئەپیریش خەوی ناخۆش کردووە. جاران یاریەکرا لە ماڵان کڵاو کڵاوێ نەکرا ئەم شایسە ئەو شتانە نەماوە. وڵا زۆربەی کاتەکان هەر ئەوەیە میوان ئەگە میوان بێ لەگە میوانەکانە دانیشت و میوانت نەبێت لەگە مناڵەکانە. وەختی خۆی بە شەوچەرە و میواناری و سەردانی یەک و ئابە شێوازە بەڕێکراوە یان سەردانی ماڵانێک یان برادەرێکیان چوونە دەرەوەیەکە هەرو شانەمان من زۆربەی کات بە شەعر نووسین خەریکە بم یانەگەر یاریم هەبێت چم بۆ یاریەکەم و غەرینش بێ لای شتەکانمەوە بم. شەوگاری زستان زۆر دوور درێژە پێم بڵێ بە چیەوە سەرقاڵەبی شەوانی زستانەوە وڵا بە کار و کەسابەت و لێرە شەویش باڵێکیان شەوانی جرە ئیشەکەی بەقاڵیەکەن بڵێ سپاس سەلامەت چۆنە بە شەوان ئیشەکەی بە ڕۆژی شەکەی هەر شەو ڕۆژ بڵێ لای شەکەی سەلامەت سپاس. پێم بڵێ لە ڕابردووە باو باپیران نەبوویان باسکردێتی خەڵکی و سەدەما شەوگاری زستانی چۆن بەڕێکردووە بە چیەوە سەرقاڵ بوون. شەوگاری زستانی دەرەوە وەختی خۆی بە شەوچەرە و میواناری و سەردانی یەک و ئابە شێوازە بەڕێکراوە کارە باش نەبووە ئابە شێوازە بەڕێکراوە. ئێستا تا چەند ئەو سەردانیکردن و ئەو خزمایەتی و کەسایەتیە ماوە بەدی ئەکرێت زۆر سستە زۆر سستە. باش هۆکار چییە؟ هۆکار سەرقاڵی و مەشغەڵەتی ڕۆژگاری ئەمڕۆیە. چەنا بە ناخوێنیتەوە؟ وەڵاهی وەکو خوێندنەوە متابعی خوێندنەکەین و متابعی خوێندنەوەکەین بەس وەکو خوێندنەوە بە گوێرەی مەجال بە گوێرەی پێویست. خوێندنەوەیەکە لەو هۆکارانی کە مرۆڤ لە تەنیایی ڕزگارەکە دەتوانین بڵێن لە کۆمەڵێ گرەی دەرونی ڕزگارەکە یەکی لەوانە خەمۆکیە کارێکی زۆر باشە. بەحەقەت بۆ نمونە بەتەمەنەکەمان هەبوو کاتی خۆی شەوگاری زستانە نەخۆستەوە بۆ عیبادەتکردن ئەمەش کارێکی زۆر بەڵێ بەشێکیان دانا بۆ عیبادەت و شەو نوێژ و تاعەت و زکری خوا و ئەم جۆرانە لە دینداری. چەند گرنگە شەوانی دوور و درێژستان بە شتێک و سەرقاڵ بین بۆی کە لە گۆشەگیری و لە تەنیایی لە ناڕەحەتی ڕزگارمان بێت. ئەمە زۆر خراپە مرۆڤەگە تەنیا بە مرۆڤەگەر شتێک نەوخۆ پێ سەرقاڵ کاتێکی دوورودی شەوان ڕاستیار ئاسان تێ ناپەڕێ تا حدێک کە مەجالت هەبێت تا ئەو حدەی کە مەجالت هەبێت باشە تۆ بە عیبادەت و کۆمەڵێک شتەوە مەشغوڵ بیت تاوەکو لە گۆشەگیری و لە کۆمەڵێک شتی دەرونی و ئەوە بە دوور بیت لە کێشەکانی ڕۆژگار و شەوگارە. شەوگاری زستان زۆر دوور و درێژە بە چی سەرقاڵە وڵی سێری تەلەڤزیۆنێک یار هەواڵ و شەڕ و فەرتەنەیە ئەوێ بخۆ بە دیار شتێکۆ دانیشی نازێن بە دیارشێک دانی سی تەلەڤزیۆنێک لەم لە هەواڵە بۆ شەڕ لەم مزاهرەیەەوە ێ بە خۆ بە شتێکی گوداری خۆ خەریکەی یان سەردانی ماڵانێک یان برادەرێک یان چوونە دەرەوەیەکە هەرو شانەمان ماوە سەردانی ماڵانەکەی تۆ بە پێی مەجال لە ڕابردووە خەڵک زۆر سەردانی ماڵانی ئەکرد زۆر کۆ بۆ لە ماڵانە بەتایەتی بە تەمەنەکان دانیشتن بە سەرهات و سەر شتەی خۆیان نەگەڕایەوە لە ئێستا تا چەند ئەستەکەی ئەم شتە بوونی ماوە بە ڕێژەی زۆر کەم چونکەین بەوەیان پەیوەندی تەلەفۆن ئینتەرنێت و شتانە و شتانە بڕاوە هەمی بە تەلەفۆنەکە تەلەفۆنی بە ئاهات پرسی نەکات و تەوا لەگەڵ خوێنەوە بینە چۆنە کەم خوێنەوە تا چەند گرنگە لە شەوانی زستانە مرۆڤ والێ دەکا کە لە تەنیایی و کۆمەڵێ شت بیپارێزەکە لە کۆمەڵە شتی دەرونی ناخۆش بیپارێزە وڵی خوێندنەوە خۆشە بەزەی بە پێی مەجالێکرێ پێی ژیانە زروفەکەەوەی دیاتویسی تاقەتی خوێندنەوەی نەماوە چونکە مشتەکان دووبارەیە شەوگاری زستان زۆر دوور درێژە جەنا بە چیوە سەرقاڵی وڵا هەر زستانانە شەوگاری زستان بە میوانەوە بە شەوچەرەوە بۆ تەلەڤیزیۆن و هەواڵەکان باشە میوانداری لە ئێستا لە چه ئاستێکدا بە بڕایەوە باشە خەڵک سەردانیەکە کەم بۆت زۆریش کەم بۆت هۆکار چییە؟ وڵای هۆکارەکە قەیرانە و کابرا مرتاح نییە و مێشکی سراحەت نییە و بێتاقەتەوە هەر ئەمان لەگەڵ خوێندنەوە بینە چۆنە وڵایش باش خوێنیتەوە بەڵێ خوێندنەوە تا چەند گرنگە بۆ ئاسوودەبوونی مێشکی مرۆڤەوەی کە ئەگەر جەنجاڵێک ئەگەر سەرقاڵیەک ئەگەر فشارێ لە سەریا هەبێت خاڵی کاتەوە
بەڵا زۆر خاڵێکە سراحەتی بیەکە بێتاقەتی مێشکی دەرەچێ و بەس خۆی زروفەکە خۆی وگە جەنجاڵە خەڵک هەمووی بێتاقەت وڵا شەوانی زستان بە تاکید من زۆربەی کات بە نووسین بە شەعر نووسین خەریکە بم یانەگەر یاریم هەبێت چم بۆ یاریەکەم و گەڕینش بێ وەلای شتەکانمەوە بم ئەم میوە شەوان لێرەی ئەشەوان لێرم ئەستا شەوان تاک و درنگانێ لێرم ئەتێکە بچمە ماڵەوە ئەگەر یاریە شتێکە بێ ئەچم یاریەکەم ئەگەرینیش بێ بخۆم شعر نووسم کاتانی کە بەتەنیام و بێتاقەتم باسی نووسینەکە دەستخۆشی لە یەکەم یەکێکی لەو کەسانەی کە لەم بەرنامەدا تا کەسێک کە بڵێ با نووسینەوە سەرقاڵم نووسین تا چەند گرنگە بۆ ئارامبوونەوەی مێشکی مرۆڤ زۆر چکە تۆ شخصیاتی ئەو کەسە دەرەخە من زۆر بەی برادەرەکانم کە پیان ئەڵم بنووسن گاڵتیان لە قسەکەمێ بەڵام بۆ داهاتی خۆیان زۆر خۆشە تێگەی بەتاچی دێسا من کە شارە نووسم بۆ خۆم تێگەی دڵی مساحەتێ مرتاحە بم پێی جارێ هەنێک گرفتە هەیە لە بیر دەباتەوە ئەتوانی بیکەی بە نووسینە دوایی وەگەبێ بە یادگاریەک بۆ ژیانی خۆ بۆ ڕابردوو ئەو زوو خاوانەی کە لە دڵ و لە مێشکە لە ڕێگەی نووسینەوە دەرەبڕێت واتە هۆکارێکە بۆ تەنفیزیەکە بۆ خاڵی بوونەوە وەڵا وایە من زۆر لەگەڵ قسەی تۆیان وەک ئەنووسید لەگەڵ خوێندنەوە بینە چۆنە باشم وەڵا زۆر ئەو باشەش نا بەڵام بەس هەر باشەمە خوێنمەوە هەتا بخوێنیتەوە فکری جوانترە بۆ دێت ڕۆیای جوانترە بۆ دێت بۆیە گرنگە لە نووسینە پێش ئەوەی بنووسی بخوێنیتەوە زۆر ڕاستە قسەکە جوان چکات تۆ هەنێک کەلیمات هەیە لە ڕێی کتێبەکانەوە توانین دەریگەی ئەتوانی بێکی بە پارچە شعرێک و خەڵک ئیسفادەی لێکا بوو باز لە شەوگارە درێژەکانی وەرزی زستان دەکەین. مەڵا شەوان سەری تەلەڤیزۆن و هەواڵ هەر ئەوشتان ناکەین ئەو کەسانی کە زیاتر ڕوو لە دینن تێگەی بە زیکر و بە خافڵ بوون بە زیکری خوانە بەڕاستی دڵەکان ئارامەکان ئەپیریش خەوی ناخۆش کردووە جاران یاریەکرا لە ماڵان کلااو کلااوێ نەکرا ئەم شایسە ئەو شتانە نەماوە وڵا زۆربەی کاتەکان هەر ئەوەیە میوان ئەگە میوان بێ لەگە میوانەکانە دانیشت و میوانت نەبێ لەگە مناڵەکانە وەختی خۆی بە شەوچەرە و میواناری و سەردانی یەک و ئابە و شێوازە بەڕێکراوە یان سەردانی ماڵانێک یان برادەرێک یان چونە دەرەوەیەکە هەرو شانەمان من زۆربەی کات بە شەعر نووسین خەریکە بم یانەگەر یاریم هەبێت چم بۆ یاریەکەم و گەڕینش بێ وەلای شتەکانمەوە بم مرۆڤ کە تەنیا بوو لە ماڵە دانیش بۆ نمونە کەسێ نەبوو قسەی لەگەڵاکە میوانێ نهاتە سەردانی ئەو نەچۆ سەردانی خەڵک تا چەند ئەستەکەمە ژیان زۆر ناخۆش ئەبێ بەم جۆ بەتایبەتی شەوگارێکی وەکو زستان کە زۆر دوور و درێژە وەڵی خۆ ڕاست ئەفەرمووی یعنی من چۆن بۆ تەفاسیل کەم نازانم تەنیایی ئەسخۆم بۆ خۆم تەنیانیم ڕاستەکە قسەکەی توی بۆ نمونە تۆ خێزانت بۆ خێزانی شەبێت دایک و باوکی شەبێت مرۆڤ پێویستی بەوێ بەردەوام لەگە خەڵکی تازەترە تێکەڵاو بێت و خەڵکی تازە بێت لە سەردانی مەبەستەکە ئەمەیە خۆی هیچ ئیشمانی و مەشغوڵین بەعام هیچ ئیشمانیە و خەڵق هەمووی بەعام مەشغوڵە ئەیتر چۆن بۆ تەفاسیل کەم نازانم ڕابردوو چۆن و بەلاتەوە وەڵای ڕابردوو خۆشتر بوو ڕابردوو خۆشتر بوو دڵخۆش بوو دڵخۆش بوو ئێستا دڵخۆش نییە دەوترێکە بە ڕۆژە ماندوو بیت خەوی شەو خۆشتر ئەبێ وایە بەخوا باشترە بەتەمانم بەڵام تۆ کە هیچ وشێ نەبێ ڕۆژ بە بیکەی بەچی مادووەبی هیچ مادوو نابی وەگەر حاجی کاتی خۆی جاران خەڵک زۆر سەردان یەکتریانە کرد پەیوەندی کۆمەڵات زۆر بەهێز بوو لە ئێستاە پەیوەندی کۆمەڵاتی شەوانە چۆنە بەتایبەتی لە شەوگاری زستانە نەبەخوا باش نییە ناوەڵا لە 150 زیاد دابەزیوە ئەمە تا چەند شەوەگەر تۆ تەنیابی بێتاقەت تێکە ناڕەحەتە بی کەسێنە بێ قسەی لەگەڵا دەبانێ ئێمە وەختی خۆی چووکم فێر نەبووی بە تەنیا دانیشین یان چین بەلا برادەریە بۆ لای شوێنێک ئێستا وا نەماوە ئێستا ئەوە نەماوە ئێستا کەس ناچێ بۆ لای کەس مەگەر نەخۆشێک بێ بیا و زەروری بێ چێ بۆ لای سەر کاری زستانی دوور و درێژەکە و چێژەی جارانی نییە ناوەڵا ئەوە نەماوە وەکو جاران لە ئێستاە تا چەند پێ دوایە پەیوەندی کۆمەڵایەتی خەڵک وەکو جاران نەماوە و کەمی کردو جاران خەڵک چەند پیاوێک چەند ژنێک لە ماڵێکا کۆبوونەوە هەر شەو لە ماڵێکە بن قسەی خۆشیانە کرد سەرگۆزشتیانە گێڕایەوە باس و خوازی خۆشیانە کرد تا چەند ئەستەکە ئێستا و پەیوەندیە ماوە ئێستا نەماوە هیچ شتێک ئەوە نەماوە سەردەمی زوو خۆشتر بیان ئێستا سەدقات هینی ناکە پێناسەی ناکرێت من وەختی خۆی ئێسش هەر لە گوندادا ئەنیشم و کاتش هەر لە گوندادانیشتوم بەڵام سەدقات
ینی پێناسی نییە کە پێناسیەکەم بە ژیانی و کات و ژیانی ئێستا پێناسە ناکە کاتە خۆش ئەرەوەله باش خۆ تۆ لە گوندی لە گوندی شاپەیوەندی کۆمەڵایەتی هەر لاواز بووە لاواز ئێسمە لە گوندێکین لای سیتێکین ماڵ هەیە باوەڕکە لە جەش ناو جەش نەشین بۆ لای یەکتری ڕحمەکە کەم بووە ئەرەوەڵاکەم بووە بەڵام شەوگاری زستان دوور و درێژ ئەتوانی بە زۆر شتەوە تەواویکی بۆ بە عیبادەت هەیە بۆ نمونە توانی بەخوێندنەوە بە سەردانی خەڵک ئەنی ڕەنگە خۆ دەگە تەنیاوی ڕەنگە نەبڕێتەوە کات عیبادەتی ئێمە خۆیمە بنەماڵێکی خۆمان بە بسڵمان نەزانین و نوێژەکان لە وەختی خۆیان ئەکەین و وەڵای کەمترین بڵین ئەرەوەڵا پەیوەندی کۆمەڵایەتی تا چەند گرنگە بۆ مرۆڤ پێویستە مرۆڤ تێکەڵاوی خەڵک بێ میوانداری لە خەڵک بکە بچێتە میوانداری خەڵک خۆی سیلێ ڕەحم نەماش ناخۆی میوانداری و تێکەڵایەتی و ئاموشۆی زۆر خۆشە بەس بە بۆنی قەیرانەکان و هەمووی ئەگەڕێتەوە بۆ قەیرانانە کە خەڵک نیەتی بێتاقەتە و تااقەتی شوێنانی نییە جا شێوە ماڵێک کابرا سێرەکە لەم زروفیان نەبووە زۆر کەم بۆ تۆ دەژوتری هەندێک خەڵک ناچێت لە سەردانی خەڵک بۆی کەسەکە نەیەتەوە چکم لەوانەیە پارەی میوەی پێنە پارەی بۆ نمونە شەرەسی پێنەوێت بۆ میوانەکەی دابنێ بۆی ڕوویزادی لای میوانەکە نەبێت سەردانی خەڵک ناکەن وەڵایەوە کەوتۆ سەر و ئینسانە خۆی ناکەسایەتیار هەیە و هەر ئاموشوار هەبوو سەردانی خەڵگەر هەیە و سەردانی نەخۆش و کەسایەتی ئەمانار هەبوو سی لە ڕاحم ئەی لەگەڵ پەیوەندی کۆمەڵاتی بینە چۆنە هاتوچی خەڵکەکەی خەڵک سەردانە ئەکا وەڵا بۆ کۆمەڵایەتی زۆر باشم چکە ئێمە لێرە ناسراویشین تێگەی خەڵک زۆر ینی ئینمانەکە پەیوەندیمان باشە لە خوا بجا ئێرانجە چکە ئێرە شوێک شعبیشە تێگەی زۆر باشن بۆ ئەوە مرۆڤ لە سەردانیکردن دا نەبڕێ سەردانی خەڵک بکە خەڵک بێتە سەردانی بۆی لە کۆمەڵە فشاری دەرونی بە دوور بێت وڵی سەردانت چی سە ئەم ڕۆژە گەوتوێسەکە کابرا تاک و مەقسەف شەو ئیشەکە تێگەی مەجای ئەوەی نابێ مەقسە بچێت بۆ میوانیان شت ئێستا جارینەکان پێکینە ئەتەرنێتەکان زۆرتر بوون پەیوەندی ئەتەرنێتی بە زۆر ئێستا کاکە من مەقسە خزمەمەیە نایە بۆ لام سەردانمکە بە تەلەفۆن کاکە حواڵە چۆنە چی پێویستە هەر ئەوەیە وەکو جاران نەماوە مەقسە خەڵک ئەتەرنێت و موبایلی نەبووە ئەچوو سەردان یەکتریانەکە من لەگەڵەوە تا چەند گرنگە بۆ مرۆڤ بۆ توانێتی شەوانی زستان سوودیشی لێ وەگرێ بۆ عیبادەتکردن زۆربەی بە تەمانەکان شەوانی زستانیان بۆ ئەو بەلاخۆش بەڵام کاتێکی باشمان لەبەرسا بۆ عیبادەتکردن زۆربەی و کەسانی لە کۆ نابوون ئەو کینان بە کۆڕمەرسیەکانە بە قسەی پیاوانە و قسەی جوان و بریقەدار ڕازانوێتەوە نەک ئێستا کابرا جاران ئێستا فەرقی زۆر لەگەڵ ئێسایە ئێستا کردویان لە بەگەعادە و مەقسە و کافتریا و ئەو شتانەیە ئاین زۆر لەگەڵ جارانە پێچەوانە بۆتەوە کۆڕی زیکر وزیاتە جۆران بەڵێ جاران مەقسە مەلودیانەکرد ڕۆژانە مەقسە هەفتانە کۆبوونەوەیکی یینیانەکرد هەر بنەماڵی بەێسەوە زۆر کەم بۆتەوە ئێمە هیوادارین شەوگاری زستان بۆ منیش و بۆ ئێوەی بەڕێزیش ببێتە هۆکارێک بۆی کە سوودی لێ ببینێن پەیوەندی کۆمەڵاتی تێدا زیلو بکرێتەوە مرۆڤ تێدا ئاسوودە بێت مرۆڤ دوور بێ لە خەم و پەژارە مرۆڤ دوور بێ لە هەر بیرکردنەوەیەکی هەڵا کە کاریگەری نەرێنی لەسەر دەرونی دروست بکات و هیوادارشین هەمومان شەوانە بە پێی توانە عیبادەتی تێدا بکەین و بۆی خوای گەورە لە خۆمان ڕازی بکەین ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو سەبارەت بە شەوگاری دوور و درێژی زستان هیواداری سوودمان گەیاند بێت هیوادارین کاتێکی خۆش تەمەدێر ئەم بەرنامە بەسەر بردبێت تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە سپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان